ئەمەی کە باز دەکرێت کە گوایە پارێزگای سلێمانی داهات نانەرێ من دەمەوێت لێرە ڕای بگەێنم کە لە هەرێمی کوردستان ئەمە دوو بانکی ئەساسیمان هەیە کە بانکی منارەیە لە هەولێر و بانکی ئاشتیە لە پارێزگای سلێمانی مانگانە بە نووسراوی بەڕێز وەزیری دارایی کە ئەمە نووسراوەکەیەتی بەڕوونی داوا دەکات لە هەردوو بانکە کە بڕێک پارەی دیاریکراو تەمویل بکەن و باقی پارەی ماوە بۆ بودجەی تەشغیلی تەرخان بکرێت ئەم پارەی کە لە پارێزگای سلێمانی دێت سەرخواستی وەزیری دارایی دێت و لە هەمان کاتیشدات ئەم پارەی کە دەمێنێتەوە بۆ بودجەی تەشغیلی تەرخان دەکرێت کە یەکێک لە پرۆژە ئەساسەکان و استراتیژیەکان لە پارێزگای سلێمانی پێوە تەمویل دەکرێت پرۆژەی 100 مەتری پارێزگای سلێمانی هەرچەندە کە ئێستا بۆی کەم تەرخەمی حکومەت هەرێمی کوردستان وەستێنراوە بابەتی قاچاقچێتی کە باس لەوە دەکرێت قاچاقچێتی منەظەم یاخود نامنەظەم لە خاڵە سوورەکان هەیە بەڵێ ئێمە پێشتر وتومانە قاچاقچێتی لە زاخۆ تا خانەقین بەردەوامە و لە تەواوی خاڵە سوورەکانی هەرێمی کوردستان هەیە بەڵام من دەمەوێت لێرەوە بڵێم کە ماوەیە کە هێزێکی ئەمنی لە پارێزگای سلێمانی بۆ چاودێریکردنی خاڵە سوورەکان بۆ ڕێگریکردن لە قاچاقچێتی لە پارێزگای سلێمانیە بەڵام دەپرسم ئایا هەمان هێز لە پارێزگای دۆچشە ئایا لە بخاڵی سنووری ئیبراهیم خەلیلیشە و من دەمەوێت لێرە تەحەدا بکەم تەحەدای سەرۆشی حکومەتی هەرێمی کوردستان دەکەم و هەر پەرلەمانتارێکی بەڕێز دەکەم بە هەموو وەزیرەکانیشەوە بە تەواوی کابینی نوێی حکومەتی هەرێمی کوردستانیش کە یەک کەس پێم بڵێ ئایا داهاتی وەلید دەواازەی وەلید چی بەسەردێ تەنها لە خاڵی سنووری حاجی ئۆمەران مانگانە بەس بۆ سیارەی بچووک نزیکەی 40 بۆ 50 میلیارد دینار داهاتی دیجگە لە داهاتەکانی تر کە بەردەوام کەس نازانێت چی بەسەردێت لە ئێستادا لە خاڵی سنووری حاجی ئۆمەران لە خاڵی سنووری ئیبراهیم خەلیل لەگەڵەوەی کە تێستی کۆرۆناشیان پێ لەگەڵەوەی کە ڤاکسینی کۆرۆناشیان کردووە ڤاکسینێت کراون بەڵام پارەیان لە وەردەژی لەو کەسانی کە ساتسۆی سنوورەکانی دەرەوەی هەرێمی کوردستان دەکەن پارە ناگەڕێتەوە بۆ ژفانی حکومەتی هەرێمی کوردستان قاچاقچیەتێکی منەظەم بۆ گروپێکی دیاریکراو لە هەرێمی کوردستان لە دەواازەی وەلید دەکرێت 250 ناگەڕێتەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان و ناگەڕێتەوە بۆ خەزانەی حکومەتی هەرێمی کوردستان داهاتینەوە لە ئێستادا مانگانە نزیکەی 900 میلیۆن دلارە کە لەم بڕەت 480 میلیۆن دلاری بە گوێرەی راپۆرتەکانی دیلۆیت و سۆمۆ کە ئەمە راپۆرتەکانە کە من لە بەردەستمە ئێستا بۆ ڕای گشتی خەڵکی کوردستانی ئاشکرا دەکەم کە ئەمە تەواوی راپۆرتەکانە کە لە بەردەستی ئێمەیە مانگانە 480 میلیۆن دلار بۆ حکومەتی هەرێمی کوردستان دەمێنێتەوە کە نزیک بە 700 میلیاردەکە و کولی مانگێک 300 میلیارد دینار لەداهاتینەوە دانامێنێت دیار نامێنێت من لێرەوە تەحەدای وتەبێژی حکومەتی هەرێمی کوردستان دەکەم کە بەداخەوە وەکو محەممەد سەعید سەحاف تەنها کاری بۆتە پەردەپۆشکردن و چاواشەکارەکانی حکومەتی هەرێمی کوردستان تەحەدای دەکەم کە بێ لەسەرم داهاتەش حساب بکە کە زەحمەت نەبێ پێمان بڵێ 300 بۆ 350 میلیارد دیناری داهاتی نێوتی هەرێمی کوردستان چی بەسەردێت و بۆ کوێ دەڕوا ئەمە راپۆرتی دەستەی دەستپاچیە کە من دەستم کەوتووە ساڵی 2020 کە ساڵەکانی 2010 و 19 شم لایە بۆی خەڵکی کوردستان ببینێت تەنها گەندەڵی و بە هەدەردانی ماڵی عام لە هەرێمی کوردستان لە کۆی ساڵی 2010 و 19 و 2020 کەمە راپۆرتی 2020 نزیک بۆ لە 600 میلیارد دینار دەی زەحمەت نەبێ ئەم پارەیە بجێڕنەوە کە 180 لە پارێزگاکانی هەولێر و دۆکە ئەم 600 میلیارد دینارە بجێڕنەوە دەتوانین موسەی مانگێکی موسەخۆرانی هەرێمی کوردستانی پێدا بکەین من دەمەوێت ڕوونی بکەمەوە لێرەدا ئەم خاڵانەی کە باسم کە ڕێگرن لە بەردەم دابەشنەکردنی موچە و هەروە هۆکارم بۆی کە موچەی هەرێمی کوردستان مانگانە دواب بکەوێت کە بەداخەوە حکومەتی هەرێم وەکو مژدانە ڕۆژانە قایمەیەک بڵاو دەکاتەوە وەزارەتێک بڵاو دەکاتەوە ئەم چاواشەکاریانە ئەم عقلێتە پۆپولیستیەی کە خەڵکانێک دایانەوێت چاواشەکاری پێ بکەن بۆ پەردەپۆشکردنی شکستەکانی حکومەتی هەرێمی کوردستان بۆ دزین و فەساد و گەندەڵی و بەهدەردانی ماڵی عام و دیارنەمانی داهاتی نەوت و گەندەڵیەکی منەظەم لە خاڵە سوورەکان لە تەواوی خاڵە سوورەکانی هەرێمی کوردستان ئەمە بەڕاستی چاواشەکاریکردنە بۆ بەلاڕادەبردننی ڕای عام و هەروەها شارنەوەی ڕاستەکانە لە خەڵکی هەرێمی کوردستان ئەمە کۆی ئەو داهاتانە بوو کە من ئاشکرام کرد وەکو پێشتریش ئاماژەمان پێکردو داهاتەکانی حکومەتی هەرێمی کوردستان احتیمادەن لەسەر چەند داهاتێکە داهاتی نەوتە کە 300 میلیارد دیار نامێنێت داهاتی خاڵە سنووریەکانە کە بڕێک پارەی زۆر دیار نامێنەوە وەزنای خاڵی سنووری لە دەرەوەی هەیمەنەوە هیبەتی حکومەتی هەرێمی کوردستان داهەن و دە تەمویل 200 میلیارەکەی تەمویلی بەغدایە لەگەڵ 20 میلیاری تەمویلی هاوپەیمانان کە دەرێ بە وەزارەتی پێشمەرگە ئاماژەت بە پرۆژەی 100 مەتری سلێمانی کرد ئەو پرۆژەی بۆچی وەستاوایە لەبەرەوەی کە وەکو ئاماژەم پێکرد بەشێک لەو بودجە تەشغیلی کە دەمێنێتەوە لە ئەم پرۆژەیە سەرف دەکرێت ئەوەندەی کە سەرف دەکرێت کاری لە دەکرێت بەڵام ئەرچی حکومەتی هەرێمی کوردستانە کە بودجەی بۆ بنێرێ بەڵام بەداخەوە دەبین وەکو شار و شارۆچکانی تری هەرێمی کوردستان پارێزگای سلێمانی تەواو بژێ خراوە حکومەت بودجەی بۆ نانێرێت کاکاروان بۆ باسی زۆر باسی سنووری پارێزگای سلێمانی دەکرێت بۆ باسی هەولێر و دهۆک ناکرێت من وەکو ئاماژەم پێکرد کۆمەڵێک هەرزە سیاسی بەداخەوە وەکو کاوێژێکی سیاسی خۆیان لێیان بۆ بە خوێکی سیاسی کە مانگانە دووبارەی دەکەنەوە بۆ بەردەپۆشکردنی شکستەکانی حکومەتی هەرێمی کوردستانەوە دەڵێ لە دوای ڕووداوەکە بەدەست فرمووزەوە ئەم داهاتە سلێمانی ناگەڕێتەوە بۆ خزینی ئەمە لەبێت وایە لەسەر منداڵانەیە سیاستکاری سیاستوانانە من پێشنیاز دەکەمەوە بەڕێزە بڕواخاک خەریکی کاری پێیانێری خۆی بەکارێکی زۆر پیرۆزە بەلای منەوە خۆشم ڕۆژنامەنووس بووم بەڵام بەڕاستی سیاستکاریان دە کەسێک ناتوان متابعە بکەن و بەوردی متابعەکانە بگەن دەچێت